ڕۆچوونی شارە گەورەکانی ئێران باس دەکەین کەوا باس دەکرێت نزیکی 29 شاری ئێران ڕوبەڕووی ڕۆچوون دەبنەوانێ ئەمە باز لە هۆکارەکانی دەکەین باز لە چارەسەرەکانی دەکەین لەگەڵ تاهیر مستەفاپور شارەزای بواری جۆلۆجی کە ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپ و لە مەهابەتەوە لەگەڵمانە بەرەستایر سلااوت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونت دەمێ بزانم بۆچی ئەم بابەتە دووبارە هاتۆتۆ بەرباز چکە ئەم بابەتە مێژوێکی دووری هەیە ڕێزسلا بۆ ئێوە ماندوو نەبن ئەمە دەستپێکی دەمانەیە پێناسەیەکی بکەین بۆ ڕۆچوونی ئەرزی بزانین ڕۆچوونی ئەرزی بەچی دەڵێن ڕۆچوونی ئەرزی بریتە لە داچوون چونە خوارەوەی چینی سەرەوەی زەوی بۆ خوارەوە بە ئاراستەی ستونی لە شوێنێک بۆ شوونێکی دی جێوازە بە پێی جۆر پێکاتێک خاک و بەردی ئەو منتەقە جێوازە کە دەبێت لە چەند میلیمتر بۆ چەند سانتیمتر ینی لەوانەیە 4 میلیمتر بێت لە ساڵێکدا بۆ 30 سانتیمتر لە ساڵێکدا جێواز بێت ئەو دیاردەیە لە ئێراندا بەداخەوە زۆر بەرچاو دەکەوێت تایبەتەن لە 15 ساڵی ڕابردوودا زۆر دەبیترێت هۆکاری وی دەگەڕێتەوە بۆ دوو هۆکار یەکان هۆکاری سروشتینە و هۆکاری مرۆوی هۆکارە سروشتەکان وەکو بوو مەلەرزە تەقینەوەی بورکانەکان ڕاماڵین کارتێکردن دەکەن لەسەر ئەو ڕۆچوونی زەوی کە ڕۆڵی ئەو هۆکاری سروشتی کەمە لەو دیاردەمە تەرسیدارە هۆکاری دووەم کە هۆکاری سەرەکیە من دەتوانێت هۆکاری چالاکی مرۆڤیە لەو چەند ساڵی ڕابردوودا چالاکی مرۆڤ بەداخەوە بۆتە هۆکاری ئەو دروستبوونی مەترسیە و ئەو کارە ساتە گەورە لە وڵاتی ئێران و تایبەتەن کارتێکردن لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان دەکات ئەگەر ئەمە چاو لێ بکەین لە وڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان پتر گرنگی دەدێت بە کەرتی کشت و کاڵ و بەهۆی ئەو گۆڕانکارێک کە بەسەر کەش و هەوادا هاتۆ ڕێژەی دابارین کەم بۆتەوە جوتیارەکان ناچار دەبن پەنابەرن بۆ بیر لێدانی بیر و کەڵک وەرگرن لە ئاوی ژێرزەوی بۆچی باسی ئاوی ژێرزەوی دەکەین چونکی کەمبوونی ئاوی ژێرزەوی هۆکاری سەرەکی و ئەسڵیە بۆ ڕۆچوونی زەوی لە وڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئاوی ژێرزەوی خەزم دەبێت لە ناوبێنی دوو چینی ئەردیدا دووچینی بەردیدا وەختێک ئەو ئاوی ژێرزەوی بەتاڵ دەبێت خاڵی دەبێت بۆ شایەک دروست دەبێت لە ناو ئەو چینی ئەردیدا ئەو بۆ شایە وەختێک دروست بوو بە تاکید دەبێتە هۆی ڕۆچوونی زەوی چینی سەرەوە ڕۆ دەچێت بۆ لای بنی ئەردیدا لێرەدا جوتیارەکان کە پەنادەبن بۆ بیری زەوی بە شێوەیەکی نادروست بە شێوەیەکی زیادە لە حەد ئیسفادە لە ئاوی باشە ڕێژەی لێدانی ئەو بیرانە ئەوەندە زۆرە کە یارمەتی دەربێ بۆ ڕۆچوونی ئەو شارانە یا بۆ ڕۆچوونی ناوچەیەک بەڵێ یەکجار زۆر بوو لە چەند ساڵی ڕابردوودا توانین بڵێن لە تا 15 ساڵی ڕابردوودا بە یەکجار زۆر بووە حکوومەتە شندێک پلانی هەبوو بەڵام پلانەکەی تا ئێستا سەرکەوتو نەبوو بەداخەوە پلانەکانەوە بوون بیران بە شێوە نایاسایی درام پڕ بکرێتەوە و هەندێک سیستمی ئاودانی زەوی گۆڕانکاری بەسەردا بێت گۆڕانکارانە بریتین لەوەی کە ئەو سیستمی ئاودانی قەدیم نەمێنێت سیستمی ئاودان بکرێتەوە بە شێوەی بارانی ئەو ئاوی بە ئەو ئاوی ژێرزەوی بە شێوە یەکسان لەسەر زەوی چاندن بڵاو بێتەوە کە هەم ئاوی ژێرزەوی کەمتر بەکاربێنێت ئەم ڕێژەی بە هەڵمبوون کەمتر بێتەوە باشە کاکتای کەی نیشانەکانی دووبارە کەی نیشانەکانی بەڕوونی دەرکەوتۆتەوانێ کە بۆ تاسە بۆتە جێی باسی میدیا جیهانیەکان و خۆشتان چاودێرانی ژینگە باس لەواکەن کە ڕۆچوونەکە زیادی کردووە کەی دووبارە نیشانەکانی دەرکەوتۆتەوە لە دە ساڵی ڕابردوودا ئەو نیشانانە زۆرتر بووتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران ئەمە دەیبینین تایبەتەن لە ناوچانەی کە شارەکان بەرفراوان دەبێت نەگە ئەمە چاو دەکەن ڕۆچن پتر دەبێت بۆچی ئەمە دەتوانین ئەو ڕۆچوونی زەوی دابەشی لە دوو ناوچان کەنەکان ناوچە کشت و کاڵەکانە کوکتمان بە ئەگەری زێدەڕەوی پتر ئیسفادەکردن لە ئاوی ژێرزەوی ئاوی ژێرزەوی بەتاڵ دەبێت و ئەو چینی عەردی ڕۆ دەچێت ناوچەیەکی دیکە دەتوانین ئاماژە بکەین بە شارەکان بەرفرا دەبن کەرەستەی بیناسازی زۆرتر ئیسفادە دەکرێت ئەو کەرەستەیە دەزانین کێشی هەیە گرانی هەیە گرانی ئەو کەرەستەیە قورسایی دەخاتە سەرچینی زەوی دەبێتە هۆی ڕۆچوونی ئەوان زەرەر و زیانی مادی دەکەوێت یان ژیانی گیانی هەیە کە ئەمە دیتومانە زەر و زیانی مادیەکە ئەوەیە کە کاتێکردن لەسەر تۆڕی گواستنەوەی ئاو تۆڕی گواستنەوەی غاز تۆڕی گواستنەوەی کارەبا دەکەن لە شارەکان دەبێتە هەگەری تێکچوونیوان زەرری گیانی دێ دەکەوێت کە زۆر بینایە تێک دەچن بە ئەگەری ڕۆچوونی زەوی و دیاردەیەکی دیکە ئەمە دەبینین لە شارەکان ڕێگای هاتوچون قیرەتاو دەکرێت کۆنکرێت زۆر ئیسفادە دەکرێت ئەو قیرەتاو ئەو کۆنکرێتی منتۆ دەبێت ئەگەری ئەوەی کە وەختی دابارین
ئەو ئاوی باران مەجای نابێت ناتوانێت ڕێژەکە چنێکە کە ئەوەندە گرفتی دروست کردو ڕێژەکە ئەوەندە زۆرە ڕێژەی ڕۆچوونەکە بە تایبەتی ئێستا ئەم لە پارەوە تا ئێساگە خۆت باسێکی بەڵێ بەڵێ بە یەکجاری زۆر بۆ بۆتیانی ناتوانین بڵێن مەترسی بۆتە کارە ساتێک لە وڵاتی ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دەتوانین لە کۆی 31 محافزەی پارێزگای ئێران نزیکی 29 پارێزگا تووشی ئەو دیاردەیە بوون و ڕۆژهەڵاتی کوردستان ژوکەمە دەزان دەکەوێتە سەر زنجیرە چیای زاگرۆز دەرامەتێکی ئاوی ژێرزەوی بە قووەتی هەیە تاکید دەکرێت لەسەر کشت و کاڵ داهاتی خەڵک پتر لەسەر کشت و کاڵە ئاوی ژێرزەی زۆر بەکاردێنن ئەمبارەکانی ئاوی ژێرزەیمان خاڵی بوون خاڵی بوونی و ئاوی ژێرزەی بۆتە ئەگەری ڕۆچوونی زەوی لە ڕۆژهەڵاتی کوردستان. باشە کاکتار باس لەواکەی کە هۆکارە سروشتێکە زاڵترە بۆی کە خاکی ئێران ڕوبەرو ڕۆچۆن ببێتوانێ بۆچی لایەنە پەیوەندیدارەکان یا خۆ چاودێرانی ژینگە گلەی لە حکوومەت دەکەن باس لەواکەن کە حکوومەتی ئێران پلانێکی باشی نەبوو یاخود وەکو بە شێوازێکی باش ڕوبەڕووی دۆخەکە نەبووتەوانێ ئەمە باسمان کرد هۆکاری سروشتی ڕۆڵی وی زۆر کەمە لە ڕۆچوونی زەویدا زۆرتر هۆکارە مرۆڤەکان ڕۆڵیان هەیە هۆکارە مرۆڤەکان وەکی من گوت ئەوەیە کە بیر لێ دەدرێت ئاوی ژێرزەوی زۆر ئیسفادە دەکرێت وەختی ئاوی ژێرزەوی ئیسفادەکرا دەبێت ئەگەر ڕۆچوونی زەوی لەلایەکی ئەگەرێکی دی مشکلێکی کرد کە ئەمە هەمانە تایبەتەن لە ڕۆژهەڵاتی کوردستان لەو 3-4 ساڵدا تووشی بوون ڕووپۆشی ڕۆکی سروشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر کەم بۆتەوە گژوجیای سروشتی کەم بۆتەوە بەهۆی زیادەڕەوی ئیسفادەکردنی ئاژەڵدارەکان بڕینەوەی دارستانەکان ئەو جێ کە ڕووپۆشی ڕووەکی هەبێت وەختی دابارین یارمەتی دەدا ئەو ئاوی باران دووبارە بچێتەوە نێو زەوی ئەمبارەکانی ئاوی ژێرزەویمان پڕ بێتەوە بەڵام دەمێکی وەختێکی ئاوی ژێرزەوی وەختێکی کە ڕووپۆشی ڕووەکی نەمێنێت ئەو ئاوی باران بەسەر ڕووی ئاردیدا دەچێت ڕووبارەکان پێک دێنێت و ناتوانێت بچێتەوە بنزەوی ناچێتەوە ناتوانێت بچێتەوە بن ئاردی ئەمباری ئاوەکان پڕکاتەوە تا ئەو ئەمباری ئاوانە پڕ نەبنەوە ئەو گرفتە ئەو کارەساتە بەداخەوە دروست دەبێت و زەرری مادی لێ دەکەوێتەوە زەرری جوانی لێ دەکەوێتەوە تایبەتەن لە شارە گەورەکان ئەمە دەبینین کە هەر ساڵی چەند جار زەرری مادی و جیانی لێ دەکەوێتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانی ژەگەر ئەمە چاو لێ بکەین وەختێک بیناسازی زۆرتر دەبێت ئەو بینایەگرانی وی زەخت دەکاتە سەرچینی زەوی دەتوانین هەتا لە دەرزکردن لە دیوارەکان ئەمە بیبینی وەختێک دیوارێک بینایەتێک دەرزی تێدەکەوێت شکستێکی تێدەکەوێت ئەگەری چی ئەگەری هەمان ڕۆچوونی زەویە باشە کاتێکە قیرەتا زۆرتر دەبێت کۆنکرێت زۆرتر دەبێت چیمەنتۆ زۆرتر دەبێت ئەوانە هەموو هۆکارن بۆی کە ئاوی سەر ڕووی ئاردی نتوانێت دووبارە بچێتەوە ژێر زەوی باشە کاکتار پێشبینیەکەن چەندی ڕۆبچە لە چارەسەر نەکردنی ئەم دۆخە ئەگەر ئەو گرفتە چارەسەر نەکرێت دەتوانین بڵێن تەواوی ئێران ینی سەراسەری ئێران بەداخەوە دووساری ئەو مشکلە دەبێت هەتاکەی پلانەکانی حکوومەت بەداخەوە تا ئێستا سەرکەوتو نەبوون چونکی لازمە چەند وەزارەت پێکەوە دەست بدەنە یەک بەڵام بەداخەوە ئەو هەماهەنگیە نابینرێت کاکتار پرسیارەکەت بۆ دووباراکەمە بۆ نمونە هەتاکەی چارەسەری ئەم دۆخە نەکرێت دۆخی ئێران بەرەو مەترسی زیاترە ڕوات ئەگەر ئەمە بە دروستی ناتوانین پێشبینەکەین بەڵام ئەگەر تا 10 ساڵ 15 ساڵی دیکە چارەسەرێکی بۆ نەبیێتەوە ڕاستەکەی هەم ئاوی ژێرزەوی بەتاڵ دەبێت نامێنێت وە تەوای پارێزگاکان تەوای شارەکانی ئێران دووچاری ئەو کارەساتە دەبن باشە دەتوانرێت بەر بە ئەم دۆخە بگیرێت بەر بە ڕۆچوونی زەوی ئێران بگیرێت ببورن دووبارە دەتوانرێت بەر بە ڕۆچوونی زەوی ئێران بگیرێت بەڵێ دەتوانرێت ئەگە پلانێکی دروستە بێتەوە پلانە دروست جێبەجێ بکرێت لەلایەن حکوومەتەوە لەلایەن خەڵکەوە هەردووکی پێکەوە هاوکارن بە تاکید دەتوانێت دەبێ فرسەت بدرێت مەجال بدرێتە بەو ئاوی ژێرزەوانە کە دووبارە پڕنەوە ئاوی بارامستەوە ژوورێ ستەوە بن عەردی باشە چ ناوچەیەکی ئێران زۆر بەڕوونی لی دیارە کاکتار کە ڕۆچووە بە پلەی یەکەم پارێزگای ئیسفەهان دێت دوای پارێزگای تاران دێت پارێزگای کرمانە و پارێزگای یەزدا ئەوانە بە پلەی یەکەم تا چوارم دێن کە زۆر تووشی ڕۆچوونێ بوون و لە هەندێک پارێزگا ئەمە هێمانە 30 شار دووچاری ئەو مەترسیە و ئەو کارەساتە بوون باشە پلان هەیە بۆ چارەسەری دۆخەکە پلان هەیە چەند ساڵە یان ئێوە پلانی داناوە حکوومەت بەڵام پلانەکە بە دروستی جێبەجێ نەکراوە هەندێک جار حکوومەت بە دروستی جێبەجێ ناکە هەندێک جار خەڵک بۆ خۆی هاوکار نییە
پلانەکەوەکی من کۆدەوەیە کە بیرەکان پڕ دەکەنەوە بەڵام جوتیارەکەش چارەیەکی نییە دەبێ وەختێک باران ئاوی باران کەمە مەجبورە ئیسفادە لە ئاوی بیر بکات بەڵام ئەو ئاوی بیرە بەداخەو بە دروستی سفادە لێ ناکرێت زێدەڕەوی لێ دەکرێت ئەمە دەبێت پلانێک بدانێن کە جۆری بەرهەمێک ئەمە دەچێنین لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان گونجاو بێت لەگەڵ ئەو بری ئاوەکە ئەمە هێمانە لەگەڵ بڕی دابارین گونجاو بێت. باشە کاک تاهر باسەوە کێڵەی هەندێک جار ڕەنگە هاوڵاتیان هاوکار نەبن بۆی کە حکومت بتوانێت پلانەکانی چێبەچێ بکات. هاوڵاتی ئێرانی خۆی ئاگاداری ئەم دۆخەنی ئاگادارنێ کە دۆخی وڵاتەکەی بەرەو کوێ ئەڕوات. زانی چونە جوتیارانی ئێمە بەداخەوە ئەو ئاگاداریان نییە ئەو زانستیان لەلای نییە کە ئاوی ژێرزەوی ئەمبارێکی سنووردارە و لەوانەیە پشتی 10 ساڵی 15 ساڵی و ئاوە خلاص بێت. دەبێ حکوومەت ئاگاداری وام کاتەوە دەبێ حکوومەت ئەی بۆچی نەکراوە جوتیارانە ئاگادار کاتەوە کە ئەو مەترسیە هەیە کە لەوانەیە 10 ساڵ 15 ساڵی دی ئەو کارە ساتە بۆمە دروست بێت. ئەوکە چۆن هاریکە هاوکاری ناکات ئەگەر بیرێک پر دەبێتەوە حکوومەت بیرێک پر دەکاتەوە دەبینی دەچێت بیرێکی دیلێ دە دوو بیری دیلێت دەکە و بیرانە هەموو زیادین پێویست ناکە هێندە بیت. بەڵێ زۆر سوپاس بۆ تاهیر مستەفاپور شارەزای بواری جیۆلۆجی کە ڕاستەخۆ لە ڕگەی سکایپۆ لە مەهاباتەوە لەگەڵمان بووی دەست خۆش.